گفتوگوێم پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک شاسواری شەغەتا پارێزەری ڕایەشار. کاک شاسوار سڵاو لێبێ. سڵاو لە جەنابتان سەر چاو چاوەکەمی بەڕێزی. ئەو بابەتەی کە پارتی دیموکراتی کوردستان لە ڕێگەی میدیاکان وانی دەیخاتە نێو ساحی سیاسی هەرێمی کوردستانەوە ئەوی ژەوەیە کە بەنیازن ڕاوێژێک بە ئەنجومەنی شورای هەرێمی کوردستان بکەن. بە ئەنجومەنی شورا بڵێن ئایا لایەنی یاسایی و پەرلەمانی کوردستان پێویستی بە چەند ئەندامە ئێستا بە تایبەت کە 4 ئەندام سوێندی یاساییان نەخواردووە نیسابی یاسایی چەندە بۆ دانیشتنی پەرلەمانی کوردستان ئەم ڕێکارە ئایا ئیلزامیە گەر ئەنجومەنی شورا هەر بڕیارێک بدا هەر قسەیەکی هەبێ ڕاوێژێکی هەبێ بۆ چۆنن لە ڕووی یاسایی؟ سەرەتا بە ناویخوا دەست خۆشکاک ڕانکۆ بۆ وروژانی ئەم بابەتە. کاراکردنەوەی پەرلەمان بە گوێرەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان و هەروەها کەمە یاسایەکی تایبەتە بە دانیشتەکانی پەرلەمان بە گوێرەی یاسای سەرۆکایەتی هەرێم بە گوێرەی یاسای هەڵبژاردنەکان پێویستی بۆ هەر دانیشتێک پێویستی بە زۆرینەی ڕەها هەیە. زۆرینەی ڕەها واتە چی؟ واتە 50 زایدێک واتە ئێمە لە ئێستادا بۆ ئەوەی کە دانیشتنی پەرلەمان دانیشتێکی یاسایی بێ و نیسابی قانونی تاوکە پێویستمان بە وجودی 51 پەرلەمان هەیە لە ناو قاعی پەرلەمانە. 51 پەرلەمان نوقتە سەری دێر ئەم شتەیەک لای بۆتەوە. ئەوەی کە ئێستا جەنابەت پرسیارەکە لەسەر کرد ئایا ئەنجومەنی شورا ئەتوانێت ئەم نیسابە لە 100 ئەندام پەرلەمانەوە دابەزێنی بۆ 96 ئەندام پەرلەمان بە پرسیارێکە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە لی بکرێت. ئێمە لەسەر قانونی ئەنجومەنی شورا خۆی کە یاسای ژمارە 14 ساڵی 2008 مانەیە هەموار کراوە بە یاسای ژمارە 7 ساڵی 2022. ئەنجومەنی شورا خۆی لە حاڵەت ئێستادا سەرۆکی نییە. باشە ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەو ئەنجومەنی شورا بۆچی دانراوە خۆی سەر لە ڕووی کارگێرەوە سەر بە وەزارەتی دادا بۆ ئەوە دانراوە دادگای کارگێڕی دابنێ ئەو بڕیار و فەرمانانەی کە لە یەکە کارگێڕەکانەوە دەردەچێت ئەمان دادگایەکیان بۆ هەیە بەسەر فەرمانبەراندا جێبەجێ دەکرێت ئەمان لە ڕێگەی ئەم دادگایەوە کەیسانەیەک لای یەکەنەوە یاخود ڕاوێژ بن. ڕاوێژەکانیان بە گوێری یاساکەی خۆیان ئیلزامی نین. ئیلزامی نین بۆ هیچ لایەنێک واتە پابندکردنین واتە ناتوانێت هیچ جهتێکی ئیلزام کا بڵێ کە من مادەم ڕاوێژم پیایی ئەبێتەوە بە قسەم بکەیت. تەنها لە یەک حاڵەتانە بێ کاک ڕانکۆی بەڕێز ئەویش لە مادەی نوێم بڕگەیەک ئاماژەی پیا و حاڵەتە چییە؟ ئەویش ئەوەیە کە دوو لایەن مەسەڵەن دوو وەزارەت یا سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی پەرلەمان ئەڵێ ئێمە کێشەیەکمان هەیە ڕاوێژمان پێ بە و هەر خۆشت حەکەم بە یەکلایی کەرەوە تەنها لەو حاڵەتەیە ڕاوێژەکانی پابندکارە بۆ هەردوو لایەن. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم کە ئەمە بۆ ئەم حاڵەتی ئێستا نابێت. خاڵی دووەم ئێمە بینە سەر ئەنجومەنی وەزیران خۆی لە ئێستاە. ئەنجومەنی وەزیران خۆی لە ئێستاە ئەنجومەنێکی یعنی هەر حکوومەتەکە خۆی حکوومەتێکی کاربڕێکەرە. ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ دەستوری عێراقی مادە 64 بڕگە دوو زۆر بەڕوونی باسی حکوومەتی کاربڕێکەر دەکات. تەنها بۆی هەیە کاروباری ڕۆژانە بەڕێوە بێت. بۆی نییە ئەم پرسە گرنگە یەکلای کەرەوانە بروژێنێت. بۆی نییە هیچ عقدێک هیچ پرۆسەیەک ئەنجامدا کە پابندی یەکلای کەرەوە یاخود پابندی دارایی هەبێت. کەواتە ئەسڵ نەخۆیدا خۆی هەر پرسیارەکە کە ئەکرێت لەوێ هیچ بنەمایەکی یاسایی نییە. هەر بە گوێری یاسای ئەنجومەنی شورای هەرێم ئەڵێت ئەبێ ئەو جیهەتەی کە ئەو دوو جیهەتە کە داوای ڕاوێژی یاسایی یەکەن لە ڕێگەی سەرۆکەکەیانەوە بێت. ئێمە ئێستا سەرۆکایەتی پەرلەمانمان نییە. باشە ئێمە وەکو بە بەڕێستانم وت بۆ تشکیلی جەلسەی پەرلەمان پێویستمان بە گوێرەی 50 زایدێک بەڵێ مادەی 5 لە پەیڕەوی ناوخۆ پێویستمان بە 50 زایدێکە و بۆ هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانیش بە گوێرەی یاسای پەیڕەوی ناوخۆی پەرلەمان بە هەمان شێواسە هیچ کەسێک نابێت بە دەستەی سەرۆکایەتی بە سەرۆک و جێگر و یاریدەدەری سەرۆکی پەرلەمانیشەوە ئیلا 50 زایدێکی دەنگ نەهێنێت. یعنی ئەوش پێویستی بە زۆرینەی ڕا هەیە. بۆیە پەنابردن بۆ ئەم پرسا خۆی لە خۆیدا پەنابردنە بۆ کارتێکی سوتا و نایاسایی و خاڵێکی نایاساییشە بەڵێ 100% نایاساییە. بۆ یەکەمینیان دوو سەرۆکایەتیمان نیە حاڵی ئێستاە. دووەم ئەو کەسەی کە پرسەکە خاتە بەردەم ئەنجومەنی شورا ئەو حکوومەتە خۆی لە خۆیدا حکوومەتی کاربڕێکەرە بۆی نییە. سێمینیان وەکو بە بەڕێستانم ئاماژە پێ ئەنجومەنی شورا خۆی لە خۆیدا لە ئێستادا سەرۆکی نییە و هەروەها گرنگترین خاڵ کە ئەم پرسە بە ناقانونی دانێت بڕگە مادەی دەی لە ئەنجومەنی لە یاسای ئەنجومەنی شورا بڕگە یەکەمێتی کە ئەڵێت ئەنجومەنی شورا بۆی نییە
تەداخلی پرسێک بکات کە تایبەت بێ بە دادگاکان و یاخود لە شوێنێکی تر ئەم پرسەیەک لای بکرێتەوە. پەرلەمان خۆی لە خۆیدا بەرزترین دەسەڵاتی یاسادانانە. ئەنجومەنی شورا خۆی بەڕێوەبەرێتیە کە سەر بە وەزارەتی دادا. دروستە. شو دەسەڵاتیەوە ینی مە بکەم بە پرسیار دەسەڵاتیەوەیە بەڕێوەبەرێتیەک سەر بە وەزارەتێکی حکوومەتی هەرێمی کوردستان بێ پەرلەمانی کوردستان کە مەرجعی باڵای خەڵکی هەرێمی کوردستانە ئیلزام بک بەوەی کە چی بکات چینە پەرلەمان بە گوێرەی پەیڕەوی یاسا و بە گوێرەی یاسای پەیڕەوی ناوخۆی پەرلەمان خۆی بە گوێرەی یاسای پەیڕەوی ناوخۆی پەرلەمان خۆی بە گوێرەی یاسای هەڵبژاردنەکان بە گوێرەی یاسای سەرۆکایەتی هەرێم خۆی بەرزترین دەسەڵاتی یاسادانانە. خاڵێکی زۆر جوانە دووروژانێ مە قاعیدەیەکی قانونیمان هەیە فاقد الشەی لا یعتی واتە ئەنجومەنی شورای هەرێم کە خۆی ئەو دەسەڵاتەی نەبوو ناتوانێت دەسەڵاتێک بابە کە خۆی لە ئەسڵا لە گیرفانی خۆی ئەو دەسەڵاتە نییە ناتوانێت شتێک دروست بکات کە خۆی لە ئەسڵا ئەو دەسەڵاتەی نییە. دابەزاندنی نیسابی قانونی لە 100 پەرلەمانتارەوە بۆ 96 ئەندام پەرلەمان ئەمە ئەبێتە تعدیلی یاسا. تعدیل یاساژ لە دەسەڵاتی ئەنجومەنی شورایان نییە. وەکو سەر ئەو مەبدە فاقد الشەی لا یعتی واتە ئەگەر من 100,000 پێ نەبێ 100,000 لە گیرفان ما هەبێت ناتوانم 120,000 بم. ئەمیش بە هەمان شێوازە. تۆ کە توانایەکت نەبوو ناتوانیت بەرگی قانونی قانونیەوە بۆ ئەو چوار پەرلەمانتاری کە سوێن یاسایان نەخواردەوەنی کۆمەڵی دادگەری و لیستی گەل و ئەو ئەین چوار کەسن دروستە. بۆدێکی قانونی پێ نادا؟ هیچ بۆدێکی قان ئەمە بە ئەندام پەرلەمانەکانی کوردستان کە بە 100 پەرلەمانتار دەستنیشان کراوە بەڵێ بە یاسا کە تۆ چوار کەس سوێن ناخوا هیچ لەوە ئەگۆڕێ کە پەرلەمان هیچ لەوە ناگۆڕێ. ئەمە حاڵەتێکی ترمانە بوو لە نزیکترین ماوەی لە ماوەی پێشودا کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بۆ دروستکردنی نیسابی قانونی لە مانگی چوارە چەند ئەندام پەرلەمانێک لەوێ سوێنیان نەخوارد ویسیان نیسابەکە دابەزێن بەڵام نیساب هەر لە 220 لە کۆی لە 329کە دەرکرا. واتە چونکە چۆن پەرلەمانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق 329 ئەندامە بەڵێ نیساب لەوە دەرەکرێت نیساب بەرمەبنای ئەوە حسابە دروستە نیسابی پەرلەمانی کوردستانیش 100 ئەندام و ئێستا 100 ئەندامە و حسابی نیساب بەرمەبنای ئەم 100 ئەنداماکرێت. ئەگەر دەستکاری بکرێت ئەمە بە یاسادانراوە بێ بە یاسا هەموو نەک بە ڕێیەکی ئەنجومەنی شورا کە ڕائەکەی لە ئەساسدا بەدەر لەو هەموو تێبینیانەی تر پابندکار نییە. باشە کەواتە ینی هەندێک ئامادەکاریشی بۆ کراوە ئەمە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوودا چوارەندام بۆ ئەنجومەنی شورا زیاد کراوە. دروستە. ئەی ئەم ڕێکارە پەلە بۆ و ئەمە زیادکردنی ئەندام بۆ ئەنجومەنی شورا نابێ بەڕاوێژ بێ لەگەڵ هێز و لایەنە سیاسەکانی دیکە ینی ئاوها زیادکردن لە خۆوە گواستنەوەی ڕاژە کانجومەنی وەزیران خۆی بێ احترام لە ئیمزاکی خۆیان بگرن دەڵێن گواستنەوەی ڕاژە بەم شێوازە نابێ و ڕاگیراوە ئێستا دەیکەن ینی دەرو قانونی و دروستە کاگڕان کۆی بڕست لە جانبە قانونیەکەیەوە هەر لە دانانی ئەم ڕاوێژکارانەوە بۆ ئەوی نیسابی ئەنجومەنی شورا تاو بێت خۆی لە خۆیدا ناقانونیە ئەگەڕێنەوە سەر ئەوەی کە ئەم حکوومەتە حکوومەتی کاربڕێکەرە بۆی نییە ئیجراعاتی سیادی و ئیجراعاتی پابندکاری لایەنی مادی بکات ئەمە دەستور ئەمە یەکلایی کردوێتەوە بۆ ئەوێ حکوومەت ڕێز لە دەستور بگرێت ڕێز لە دەستوری عراقی بگرێت ئەمە جان بە قانونیەکەیەتی طبعاً جەنات زانیمە بۆ جانبە سیاسیەکە هەوڵدانە بۆ دەستکەوتێکی سیاسی کە خۆی لە خۆیدا ئێمە لە حاڵی ئێستاە پەرلەمانی کوردستان ساڵێک و 6 مانگە کۆ نەبووەوە کە خۆی ئەمە زەرەر لە کۆی دانیشتوانی کوردستان سەر بەردە سیاسەکەی ناکەم لێرە ینی یاسایی ئەمە بخینە ڕوو یاساییان لە ڕووی قانونیەوە زیادکردنی ئەندامانی ئەنجومەنی شوراژ یاسایی نییە خۆی یاسایی نییە هەر ئەنجومەنی شورا خۆی بۆی نیە ئەو پرسە بخاتە بەرنامەی کاری خۆیەوە لەبەر ئەوەی ئەمە پەرلەمانە دەسەڵاتێکی باڵاترە خۆی بۆی نییە تەداخل لە کاروباری پەرلەمان کە بە گوێرەی یاسەکەی خۆی مادەی دە بڕگەی یەکەم باشە وەکەوەی کە بە بڕێسم یانی ئەم ئێستا ناتوانێت دەست بۆ شتێک بێت کە سەلاحەتی خۆی نێگریمان دانانی ئەم ئەندامانەش هەر یاسایی بوو بەڵام ناتوانێت دەست بۆ ئەوە بێت وە ڕاوێژەکانیشی پابندکار نییە و هەروەها ئەمە تعدیلی قانونە کە لە دەسەڵاتی ئەوانیە کە خۆی ئەم ئەنجومەنی شورایە بۆ ئەوە دروست نەبووە بۆ ئەوە دروست بووە پرسەکانی فەرمانبەران یەکلایی کاتەوە یاخود یاساکان ئەگەر پێویستی بە ڕوونکردنەوەیەکی یاسایی بێ ئەمان ڕوونکردنەوەیکی یاسایی شاسوار حتممە ئەو کەسانی کە کارتێکی وا دێنە بەرباس با ئێوە شارەزاییان هەیە کە دەزانن ئەم کارتە کارتێکی یاسایی نییە دروستە
بۆ هەر مقڕن لەوەی کە باسی دەکەن. کاگرانکۆی بەڕێز ئێمە لە ساڵی 2022 دەستبرا بە کۆمەڵێک شت کە بەڕاستی یعنی ئێمەی وەکو یاسایی زۆر نیگەران کرد. بۆیە یعنی لە پێناو دەستکەوتی سیاسیا دەست بۆ زۆر شت دەبرێت، پێشێلی زۆر یاسا دەکرێت، پێشێلی دەسوور دەکرێت. احتیمالێ ئەمەش هەر لەو ڕوانگەیەوە لە ڕوانگەی دەستکەوتی سیاسیەوە پەنایان بۆ بردبێک ناخۆیان زۆر باشەزانن. ئێمە لە ساڵی 2022 بە غیابی سەرۆکی پەرلەمان جەلسە بەڕێوەبرا، ئەمەشکۆی پەرلەمان بشکێنرا. لە ساڵی 2022 ئەنجومەنی دادوەری هەرێم پێویستی بە نیسابی قانونیە بۆ ئەوەی کە هین دابنرێت، کۆمیسیارەکان دابنرێت، بەڵێ کۆمیسیۆنی باڵای کوردستان، بەڵام بەبێ نیسابی قانونی ئەنجومەنی دادوەری ئەوەش تێپەڕێنرا. بۆیە دەستبردن بۆ ئەمەش هەر بەداخەوە جارێکی تر پەنابردنە بۆ بابەتێکی نایەسایی بۆ دەستکەوتی سیاسی کە ئەمە خۆی لە خۆیدا بەڕاستی لەبری ئەوەی کە کوردستان لە قەیرانێک و کێشەیەک نەجات بین ئەیخێنی ناو قەیران و کێشەیەکی گەورەترەوە. ئەمە هێز ویلایەتە سیاسیەکانی دیکە ناخاتە بەردەم ئەگەرێک کە پەنا بە ئەوەندێک ڕێگەی دەستوری و قانونی بەرن. دروستە، هەمویان مافی خۆیان هەیە، هەموو لایەنەکانی کە سرەرمەندە بن لەم پرۆسەیە کە خۆیان داواکاری گشتیش بۆی هەیە بۆیان هەیە پرسە برنە بەردەم دادگای ئیتیحادی. دادگای ئیتیحادی ڕەیەکانی بە گوێرەی مادەی 94 دەسوور ڕەیەکانیشی پابندکارەوە چۆن پەرلەمانی کوردستانی هەڵوەشانەوە. بۆیە وەکو بەڕێسم وت پەنابردنە بەر ئەم ڕێگایە، دەستبردنە بۆ کارتێکی سوتا و لە ڕووی یاساییەوە هەروەها داخڵکردنی کوردستان و هەرێمی کوردستان و گەلی کوردستانە بە کۆمەڵی کێشەی زۆر گەورەتر. لەم دۆخی جەنگەدا ڕێزیە ئەمەوەندەی تر لێکتراسان دروستە. بەڵێ ئێستا یعنی زەمینە زۆر لەبارە، زەمینە زۆر لەبارە بۆی کە ئەم هێزە سیاسیانە بە تایبەتی کە هاوپەیمانێتی دروست بووە، یەکێتی نیشتیمانی کوردستان و نەوینەی هاوپەیمانێتێکیانەیە. پارتی دیموکراتی کوردستان خۆی ئەتوانێت هاوپەیمانێتی دروست کات بۆ ئەوەی حکوومەتێک دروست بێت لەم هاوپەیمانانە زۆر بەقوەترە، پەرلەمانێک دروست تەشکیل بێت لەم هاوپەیمانێتیانە لەم زۆر بەقوەترە وەک لەوەی کە تاگلایانە ئەم هەرێمە بکەی بە دوو بەشەوە و خۆت تاگلایانە پەرلەمان تشکیل بکەیتەوە وەحساب بۆ نیوەی دەنگی خەڵک نەکرێت. کاک شاسوار، ئەمە مەترسی نییە بۆ سەر قەوارەی هەرێمی کوردستان؟ زۆر جارەمان باز لە قەوارەی هەرێمی کوردستان و پاراستنی قەوارەی هەرێمی کوردستانەکەن یانگاوێکی وار بۆ خۆی مەترسی نییە لەسەر قەوارەی هەرێمی کوردستان؟ من شتێکت پێڵم بەداخەوە کە ئەمە ئەڵێم یعنی ئیشەڵا ئەمە ڕوونایە ئەم حاڵەتە بەم شێوازە بڕوات هەر لایەنێک تاعن با لەم حکوومەتە لە حکوومەتی کاربەڕێکەر و لە تشکیلکردنەوەی پەرلەمان سبەینێ حکوومەتی عێراقی بەبێبوونی هیچ کێشەیەک بودجە و موچەی وە ناناردی. ئەو کاتە بەقوەترین چەکی یاسایی بەدەستەوەی ئەڵێت تۆ حکوومەتەکەت پەرلەمانەکەت کێشەی یاسایی لەسەر من ناتوانم تەعامل لەگەڵ حکوومەتێکی وای بکەم بۆیە ناتوانم موچەت بۆ بنێرم. کارەکاتە سەر قەوارەی یاساییەکەی حکوومەتی هەرێمیش، کارەکاتە سەر موچە و قوتی خەڵکی هاوڵاتیان. یعنی ئەبێ ئەمە ترسیانە لە پێشتاو بگیرێ بەڕاستی. چاوکاتە موچەی فەرمان بەران ڕای. بەڵێ و چەکی یاساییشی بەدەستەوەیە حکوومەتی عێراقی. ئەو کات بەغدا وەکو پارێزگا ڕەنگە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستاندا بکات. بەڵێ بە گوێرەی دەستور بۆی هەیە یا ئەم هەر پارێزگارێک بۆی هەیە بە گوێرەی یاسا تعدیلێکی یاسامان هەبوو ئەڵێ هەر پارێزگارێک بۆی هەیە خۆی داوا لە حکوومەتی ناوەندی بکات کە بەشە بودجەی خۆی بۆ بنێرێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئێستا دەستی بۆ حاڵەتەژنە بردووە. بە هیوایەوەی نەگابەوە هەمومانەم قەوارەی هەرێمی کوردستان بە خوێن و قوربانیدانی هەزاران شەید بەدیهاتووە خەڵکێک بۆ پلۆپۆستی خۆی هەندێک کارت و ڕێکار بگرێتە بەر کە هەرێمی کوردستان دوولەت بکاتەوە جارێکی دیکە بەڕاستی جێ ئەسەفە بۆ هەمومان وڵاتێک وەکو میدیاکارێک لێرانە ئەم قسەیە دەکەمیانی بەداخەوە دەڵێن بەڵام ئەبوو لایەنی یاسایی ئەم پرسە بۆ بینەرانمان ڕۆبکەینەوە. سپاس دەکەم، سپاس بە بەشداریکردن، کە بەشداربی لەگەڵمانە و لە ڕووی یاساییەوە خوێندنەوەت بۆ ئەو کارتەکرد کە ئێستا لە پارتی دیموکراتی کوردستان لە ساحەی سیاسیدا باسی دەکات.